پارێگای کۆمیتەی پارێزگای کەرکووکی حیزبی شووعی کوردستان کۆبوونەوەی کەسی یەکەمی حیزبەکان لەسەر ئاستی کەرکووک ئەنجام درا. لە ڕاستیدام کۆبوونەوەی لەسەر پێشنیاری مەڵبەندی دوو ڕێخستنیەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێی کە کاک محەممەد دوو شیوانی سەردانی سەرۆک کۆماری کردبوو کۆمەڵەیەک پێشنیار و ڕای هێنا کە ئێمەش دێرە دراسەمان کرد. لە کۆبوونەوەکەدا زۆر خاڵ باسکرا پێکەوە ژیانی سەرجەم نەتەوەکان و پێکێنانی لیژنەیەک بۆ ئەوەی سەردانی برایانی تورکمان و برایانی عەرەبکە بە هەموو بەشەکانیەوە و هەروەها لیژنەیەک پێکات بۆ ئەوەی کە ئێمە کۆنفرانسێک لەسەر ئاستی حیزبە کوردستانیەکان و مامۆستایانی زانکۆ و هەندێک کەسایەتی سیاسی و ڕۆشنبیری لە کەرکووکە ئەنجام بدرێ بۆ ئەوەی هەڵوێستەکانمان بۆ برایەتی و پێکەوە ژیان بێ. ئەو کۆنفرانسە بۆ پێکەوە ژیان و ئاشتیانەی نەتەوەکانە لە کەرکووک بۆ ئێمە پێداگریمان کرد زیاتر لەسەرەوەی سەرجەم نەتەوەکانی کەرکووک و حیزبە سیاسیەکانی نەتەوەکانی تر پێکەوە ناتوانین بەبێ یەکتر بژین و ناتوانین ژیانی ئیدارە و خزمەتگوزاری و هەموو شتێک پێکەوە بە هاوبەش بێ لە کەرکووکە. ئێمە ئەمڕۆ تاکیدمان لەم خاڵانە کردەوە. ئێمە وەکو ئەحزابی کوردستانی کە لە کەرکووک بوونمان هەیە، خاوەن بوونی خۆمانین، خاوەن پەیوەندی خۆمانین، خاوەن ڕێکەوتنی خۆمانین. ئێمە لە کەرکووک هەر شتێک بکەین هەموو پێکەوە ئەنجامێدەین. بۆ نمونە ئێمە سەردانێکی بەغدامان کرد، لە سەردانەکە کۆمەڵی مەلەف باسکرا، ئێمە لەوی هیچ بڕیارێکمان نەدا، گوتمان لەبەر ئێمە ئەحزابی کوردستانی لە کەرکووک وەکو یەک ماڵواین و هەمومان پێکەوە کارکەین لەسەر دۆزینەوەی ئالێتێکی گونجاو تاکو لە کەرکووک هەمومان پێکەوە بتوانین کاری لەسەرکەین. ئێمە ئەحزابی کوردستانی ئەوەی کە پەیوەندی بە کەرکووکەوەیە خۆمان بڕیارەدەین و هەر کەسێکش بێ هاوکاریمان کە سوپاسیەکەین و ماڵی ئاوا بێت.